خەرێک زۆر گرنگی بە پاراستنی شەورانەوە شوێنەواری شتێکی پیرۆزە. ئێمە ئەگە بتوانین زۆر زۆر گرنگ وەکو ماڵی خۆمان تەماشا بکەین، وەکو گرنگی پێ بدەن گرنگیەکی باش، نابێ پیس بێ، نابێ شتی ئەوەی لێ بکەین، دەبێت ئاگامان لێبێ بەش کەوا کەیفمان پێ بێ بۆ شوێنەواریەوە شوێنەواییەوە لە باو باقی بۆمان ماوە. ئەو خەڵکانێک کە ئاسان ناسنە من خەلکی ئاسای گرنگی پێ نادا. ئەوانێ ئاسان ناسن زیاتر ئەوان گرنگی پێ دەدەن و خەڵکێک لە ئاسان نەزانی گرنگی چی پێ بدە هەر جۆش پێ نادا. دەرکەتن تشنجە لێ دەرکەتن يعني تماما بك الشرق الاوسط بتجيكي تاني هي او معبد الاله السفلي جاد بيجن قري موزا قرقي قرنقي وتاريخها قالك كرناره قري موزا 10,500 سال بين ميلادي حورينه ناوي مدينه اوركيشه ناوي ملك توبكشه ناوي ملكي اكنيتومي هذا اي بروفيسور قبل كولاني دي كشفاندن الله هیچ گوێ نادا بۆ شتانە ئەسڵان بۆیان مهم نییە کەس مردم ئەکسەر یابنە شوێنەوە گەنجە شتێ پێیاکەم ئەم بتاریە سەرۆز بە خودی دەرناکەون بە حەقیژی خودی دەرناکەون ژوانڕە و çۆپێ خۆ داوێژن باخم سوزن یانێ رەسۆرە نابە گەرەکە چێتر بێ هەڵقە نەبەسە ینی نه ام درته نه دولت ما درته ام جی درناینه یعنی ام جی تاریخ اثر خو صعیب درناینه و دولت ما جی درنای کو ام درکتا دولت ما جی درکتا ئێمە خۆمان و هەشت جەیەک شوێنەواری لێبوو زەحەل لە شوێنێک بێ دەبێ بیپارێزین بەستی بیپارێزین بەنەو ئەیشووا خزمەتی شوێنەکەی بکەین نێرین کەواتێک بچێ بێتە کەلاوە و خەرک بێتن شتی خراپی لێ بکە و شوێ بکردوسێک باتن ئیشی حکومەتە حکومەت دەری بەو کاراستی ئەو جێی شوێنەوارە پێویستە بیپارێزیتن ئەگەر لە ڕوخان لەشتوهالا نۆژەنی بکاتەوە يعني ادبيجم قي بعثا امريكي خو حاولاندن و بپاريز دريا مره و دريا حواله مره و دريا اداره ذاتي داويده حراس دارين سرگر و بري جي ام جي اندام بعثه بونو حيان ها مستمر اندكارده ده ترميم ديواراده ده چادراده ده دروتنا واي نهده ده پاراسنا و جپز و حيوانا بحب حشكي خويا حمايتها اثارها بكن يعني شيء خراب آبا بكن خرا نهر خراب حفاية سر بكن دزيت تشينبه خرا كنت تشينبه يعني بأهل إيه تيت كارك بوار كار بكن زەری من ئەوەیە مردمی عزیزی کوردستان هاوکاری ئاسەرباستانی کەم ئەنا تەنیا ڕێگەیەوە سەنا هیچ کارێکی پێ ناکرێت پێشی خەڵق گەرکی خودی جێ دەرە ji bo parastunavî xelqî xwedî jê dernayê wî dewletê yani bi heqî xwedî jê dernayê yani ji rewk nake yani mesela li Batiyê ji van tiştera daha fazla önem didin ama li vir nadin ev jî em bê xwedî tune ji bo wî ئەم دixwazin ku dewleta me jî û tarîxa me tarîxê eserê me zafttir li wa xwe bibin zafttir li wa mêzinin yapıyı kem mesela tev noda tamirat be tev derkeve ortaya temiz be kuşboy ki turist ki vere yahut yabancı ki vere van tarihi esera bibine ki vay ya mesela tarihi esere